لە سەرانسەری هەرێمی کوردستاندا سێ کۆمپانیای سەرەکی هەن کە ڕکابەری دەکەن لەسەر دابینکردنی پەخشی تەواوی کەناڵەکانی ناوەخۆ و دەرەچیدا. ئەم کۆمپانیایانە ڕکابەرێکی بەهێزیان هەیە، هەر یەکێکیان بۆ خزمەت گوزاریەکانیان نرخێکی دیاریکراویان دیاری کردیە. چێ ئەو نرخانە دیاری دەکات؟ هاوڵاتیان سەبارەت بە پەخشی ئەو کەناڵانە و ئەو کۆمپانیانە چی دەڵێن؟ ئایا خزمەت گوزاریەکان وەک پێویستن؟ حکوومەت لە چێوەی کردنەوەی ئەو کۆمپانیانەدانە و وا چ جۆرە چاودێریەکی هەیە و سەبارەت بە نرخی ئەو کۆمپانیانە چی دەڵێت؟ من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. ساڵانە پارەوەردەگیرێت 40,000 بۆ ئەوەندە قەناتە لە خزمەت گوزاریەکانی ئەوان ڕازی؟ ناوەڵی ڕازێنی لەبەر چ ڕازی؟ وڵای هەموو شتێکمان بوویتە پارە. بەس دەبەرەوەی بووتە پارە؟ ئاوا بە ملیۆن دێ. تەلەڤیزیۆن پێشە باش بەراز بوو ئەو بوویتە پارە. ئەخر بەڵام ئەو شەریکانە دەڵێن پێش و دوسێ قەنات. ئێستا ئەمە 120 قەنات بە بەلاشیان دەدەین. دەڵێ ئەو تۆپانەیەکانە و تۆپانەیە پێشتر بە پارە. گەنجەکان کەفیان بە تۆپانەی دێخۆ اختیارەکان کەفیان بە تۆپانەی نایە. پاشەوە ئێستا کە بڕۆ کارەبای وەریدەی حکوومەتە لێ ناپێستەوە هەتا 20 مانگان کارەبای ڕئیسی باشداوە چی گەیشتە سەرمانگان وابزانام هەموو شریکن دەگەل وەریدەکان. ئەجا کارەبای کەم دەکەنەوە تا پارەی وەریدەی زیاد بێتن. تۆ دەڵێ چی بۆ پەخشی کەناڵەکان؟ ناوەڵە هەنە چشتا ڕازینی نەوەڵە چی بی ینی هەر بەلاژبی بە ئەلێرە گۆر بگریت مەسەلە بەلاژ نییە مەسەلە هەر ئەو نییە هەر هەموو ژیانمان بوویتە هەوایەکەش بوویتە پارە هەوا ئێستا هەوای وەگیر بە پارە پێت باش نییە هەموو شتێک بە سیستەم بکرێت بە سیستەم خۆشە بەڵام بە سیستەم بۆ شێوەی نا بەڵام ئەو شەریکانی دەڵێ ئێمە بروسماندانەوە پارەی زۆر سەرف دەکەین ئەخرێک بۆ شێوەی پێشتر ئەو هەموو کەناڵەنەوە ئێستا 120 کەناڵ دەداتێ بە 120 کەناڵ لەوانەیە بە هەزاران کەسێ 120 کەناڵەکەی بەڵام بە هەزاران کەسێ 120 کەناڵ نایە لەوانەیە پیاوێ 300 کەناڵگێ هەموو کەس وەکو یەک نییە بڵێن کەوا ینی پارەکە زۆرە پارەکە زۆرە لە دەوری دە 15,000 باشتەشی ئاسایی بوو 10,000 دینار ساڵانە باش هزار بوو بەڵام 30,000 بۆ کابرای زۆرە 30,000 زۆرە زۆر کابرایان بێ مەعاش بیتن کرێتی بیتن 30,000 لە چێن دەرێبین 30,000 بداتەوی 30,000 بە تایبەتش ئێستا لە هەر ماڵێک دوسێت تەلەڤیزیۆن شەیە تێگەیشتت چێ لەسەر ئەو کۆمپانیانەی ئێستا ینی کەناڵەکانیان هەموو کۆ کردوتەوە لە یەک جیازدا پرۆژەیەکی سەرکەوتوو بووە؟ نەخێر لۆ سەرکەوتنەوە ئێستا هەندێکی هەیە ئەوەی تەلەڤیزیۆنی نوێ بێ هێژدی لە تەلەڤیزیۆنەکەیەوە لە گەیزدانیا 6 مانگ ئیش دەکەی دیسان دەی بینیەوە شەریکەی فۆرماتکەوە هەم ماندی بوونە لە کاتێک دەڵێ ساڵێک ئەو دەڵێ ساڵێ بەڵام لە کۆتادا لە 6 مانگ زیاتر نییە محلێ ناوە خۆیەکان ئەوەی ئێستاکە جیازەکەیە سێنە ئەو جیاسات تەوازاری هەریەکی بە 15,000 جملەیتی کە دەیفرۆشین هەموو سەحری دیارە خێر ئەو دەهۆژدەی دەکاتن ئەوان هەر هیچی جە بازاری دەیبێ و مارێ دوو مانگ ئیش دەکاتن سەری سێ ئیش ناکاتن لەگەر هیچ چۆنە هەموو زانیاریەتێ بە خۆم دەیفرۆشم بۆ خۆت فرۆشیاری بەڵێ ینی تەواو شارەزای بەڵێ لەسەر زۆر زۆر باش شارەزا ئێستا دەڵێن ئەو هەموو جیازە هەیە ئەوی بە 15,000 بەکەلێک نایە هیچ سێ ئەفتە دوو مانگ ئیش دەکە سێ مانگ ڕادەوەستیتن لە جێەوە هیچ ئیش ناکاتن کە بەخۆم دەیفرۆشم مانگانە دەبیبینی یان فۆرمات کرد ئەجەگا دێتەوە نایەتەوە ئەوی خۆشەنسە لە دەری هەولێری شەر هیچ وەرناگریت 100 وەرناگریت وەستا گیان سڵاوت لێبێت سەرچاو بەخێر بێ کاکەم زۆر سوپاس مەمنون ئەوە خەریکی چی تۆ؟ وڵا خەریکمەوە ئەمێرە کۆپی دەکەم لە بۆ برادەرەی ئەوە کەناڵی ناوخۆی و سەتەلایتی ینی ئامێرێکی تازەیە بەڵێ ئامێرش تازەیە کەناڵی ناوخۆ و سەتەلای شار دوچوو وەردەگری یانی جیاوازی هەیە جیاوازی هەیە تەبان تۆش ئەمەت کڕی تۆ کڕیارەکەیان باشە تۆ بۆ 6 مانگی و پارە پێداوە چ گرنتی هەیە لەو ماوەیە تەڕەدوودی نەگۆڕێ؟ وەڵا هیچ گرنتیشی نێناوە بەزەوە هاتین گوتماندەی کڕین بزانینەوە باشە و دەڵێن باشە و جەنازان ئەی چێ و ژمارەی لە بەردەستە ئەوە شەریکە دامیە گوتی تەلەفۆن لە ئەو دوو ڕقەمای دەکەی دێن بە بەلاژ لۆ دەبەستن بەس پارەی تەکسیان دەدەیەوە بەس پارەی تەکسی ئەو شتە هەیە وەستا؟ بەڵێ هەیە ئەوە گرنتی 6 مانگی لەگەڵە 6 مانگی لەگەڵ
باشە عاتڵبوونی جیهازەکەی هەم کەناڵەکانی باشە ئەگەر کەناڵی بیانی ینی ئاسمانی لەگەڵ کەناڵی ناوخۆی بە و نرخە بێ من لەوە تێناگەم ئەی بۆچی کەناڵەکانی ناوخۆ پارەکەیان زیاترە ینیەوە چێ سەر دیاری دەکات سەر دیاریکردن کۆمپانیایەکانە کۆمپانیەکان ئەهلینە هیچی حکومی نییە ئیتر کە دەبتە منافەسە ئەو لەوی هەرزانتر دەفرۆشی ئێستا منافەسەکە هەیە سەتەمان منافەسەیەکە منافەسەنە بە هەموو یەک سەر یەک سەر یەک کۆمپانیا سەر بەرشتیە باش ئێستاەوە هەردوو خزمەت گوزاری ئەوە یەکی هەیە ئەوە زەرەر ناکە کاوایان زەرەرکە ئەوانەی کە ئاسمانی هیچ کۆمپانیایەک زەرەر ناکە سێ ئەوە هەیە ینی سێ پەخژەیە لە هەولێر میکزمی دیایە ئایستارە ئێژی بۆکسە چ فەرقیان هەیەوانە وڵی هیچ فەرقیان یارتیشان زۆر باشن و بیز ئایبیان نییە یعنی تۆ لێرە کار دەکەی خەڵکێک دەبینی ماندووە بۆ ماندوو زۆر ماندووە بەرێ ئێستاوە نایفرۆشی سوێنە بە کوڕی من دەیکردی دەیفرۆشی ئەوڕۆ دەیفرۆشی سوێنە کابرا دێتەوە بەرێ یەقەی دەگری ئەو لەو قەراتە ڕۆیە ئێکاکە خۆ زەمبیەوەی نییە ئەوە دەکرد دەفرۆش یعنی ئێوەش تووشی کێشە بوون بەرێ کێشە هەیە یەک قەنات نمینی ئێکاکە خۆمە شەبەکەمان نییە ئەمە شەبەکەی دروست شەریکەکان پابندی ئەو زانی خۆیان نابن کە برێکاکە ئەو خەرکەلو هاتێ و دەچن هەموو ڕۆژ کابرا سمێری ئەوەندەیە جاهێزەی گسکێ لە ناو علاگەنە هیناتی ئەوە قەلات نمایە قەنات نمای خۆمە شەبەکە نیە یعنی چاودێری نییە دەکێت بڕۆ تەلەڤیزیۆنی خەلاتی بکۆنە ئەو دەبێ ڕقابە هەبی تشتابی ئەو خەرکەوەندە هایلاک نەبی دوای قەناتی جوان دابرێن خەرگی استفادەی لێ بکە ڕکلامەکان بێزاری کردو ڕێکلامەکان بە تاقی زۆر بێزارە دەکە زۆر بێتاقەت دەکە خەڵک لە خۆی باقەت ئەوەندا فکری نییە ئەوەندا ئیسراحەت نییە ئەوانە ڕێکلامی دەکەن و هەردەمێ ڕۆژانە دێن بەخشێک دەکەن و ئیسعاز دەکەن بە تاقی. لە خزمەت گوزاری ئەو کۆمپانیایانە ڕازی بەخوای هەتا عادەگنا چی یەک جیازەکانیان هەتا ڕادەچی گرانە لە چاو جیازەکانی دووش بوویتە کار چی ساڵان دەبی کارتی تێبکەوێت مەسەلەن جیازەکەی دەکڕی بە 37,000 دەکڕی ناوچکێ بە 30,000 دەکڕی زە دوو شەریکەشا سپۆنسەری هەموو هەولێر و کوردستان دەکات لەبەر هەندێک زار واگرانە دەبی ساڵانەش کارتی تێ بکەیت بەڵام ئەوانە دەڵێن ئەو هەموو کەناڵە ئێمە کۆی دەکەینەوە لە یەک جیاز دەیدەینە ماڵان ئەمە خزمەت گوزارێکی کەم وێنەیە لە هیچ وڵاتێک ئەوەندە هەرزان نییە تەواوە ئەوانە هەموو خردەکەنەوە بەس پێشتریش ئاینن ئەوهالە بۆ هەلە جیازە خۆی خڕکردەوە هەموو کەناڵانە بەبێ ئەوە تو ساڵانە پارە لەو دەی کارتی بۆ بکڕی یعنی ئەو پارە زۆرە ئەو پارە زۆرە ئەوەش بەس لە مەساعەتی تیجارەت و تاجیرەکانە باشە ئەتو چ دەڵێیتە حکوومەت بۆ ئەو کەناڵانە ئەوەی پەخشی دەکەن هەمووی گونجاوە ناوەڕە هەموو گونجاو نیە لە چ دڵت تودا دەڵێ ئەو شتی خراپ و مەراب زۆر خراپە فلتەر هەبی فلتەر هەبی بەڵام ئەو شەریکانە دەڵێن ئێمە پێشتر خەڵک لە چوە سەربانی ئالێری دادەنە ماندوو دەبوو ئێستا ئێمە بە یەک جیاز کەناڵیان هەموو لەو دەبینە ماڵەوە مانگانە 30,000 دەدەن باشە یان خراپەوە بەڵە پارەکە بەلا خراپە هەموو کارەبای بدا ئاوی بدا دەچێ بینیان لە عالم پارەی دەچێ بینی یانی ماخۆڵ نیە تەلەڤیزیۆنیش سیرکردی هەر پارە کو دەبی باشە هەموو جارێک تەلەڤیزیۆنێک دەبینی تەڕەدودەکەی دەگۆڕی فریکۆنسی کەناڵەکە دەگۆڕێت تەڕەدودەکە وا دەکەی ئەمڕۆ کەناڵە هەیە سبینی بێتاقەتی نەکرد تۆ بێتاقەت نابی بەس چ بکەی ڕێگایەکەیە بچ شکایەتی لێ بکەی برێ وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیر لە خۆی وەزارەتی ڕۆشنبیری حسابی خۆی دەکات حسابی من ناکە یانی سکاڵەش حسابی پیرژنەش ناکە لە مارکەتیا دیناری نییە بە ئاودا ئەوشتان لە کوێ بینی دیۆش بارگرانی لەسە خەڵکە چی دی ڕکلامەکان بێتاقەتی کردی لە تەلەڤیزیۆن زۆر زۆرە بەخۆی لە ڕکلامەکەیش دەکەنەوەن لە بۆ خاتری من تەلەڤیزیۆنەکەشاندانە وایان ینی هەم پارە لە تو وەردەگرن دوو قات پارەی وەردەگرن دوو قات هەدی خەتای چێە خەتای وەزارەتی ڕۆشنبیریە شەریکەکان دەڵێن ئەو هەموو قەناتانە کۆمان کردەوە خزمەت گوزارەی باش پێشکەش بە هاوڵاتی دەکەین بۆ باشە سەحنابی بە بەلاژوی باشتر ئەمە پارە بەلاژی باش بەلاژی باش بۆ خۆت لە ماڵی چی بەکاردێنی تۆ ئەو جیازەکە باشە خزمەت گوزاریەکانی بخوا مەزبوط نیێتەوە مەزبوط نییە گلەیت لێ باشە کە دەکڕی دەڵێن زۆر باشە دواتر دەیبیتەوە هەمانە تقریبا نیوی تاوە ناگری وەرناگری تۆ ناچێەوە لە ئەو شەریکەی کە پارە داوتە کاکەم پارەم داوتە تۆ ئێستا کەناڵەکە وەرناگری پێی ناڵێ ناوەڵای کەس ڕاجعان ناکە ناکەی سەری خۆت نایشێن بەس پارەکەت داوەتەوە چ دەڵێتە حکومە دەڵێ با بە چاودێری ئەو شەریکان لای ئەمە هەمان ئێستا لەما دوو تەلەڤیزیۆنمان هەیە یەکیان جیازی لەسرە مەچ لە زاکریمانە ئەوەیان باشترە
زیاتر لە 100 کەناڵ ئێستا حالی حاضر شەریکەکان وەکو خزمەت گوزاری لە ڕێگای سەحنێکەوە کە دادەندرێ لە ماڵان خزمەت گوزاری پێشکەش دەکەن ئێوە لەو جیازە ڕازین 36,000 ساڵانە زۆرە پارە ئەی زۆرە تۆ کەناڵی ناو خۆیت بە پارە بێ زۆرە بێزارت دەکا و ڕێکلامانە زۆر جار دەڵێن هاوڵات هێدر زۆر بێزارم دەکات دووشتدا دەبەست دوای ڕێکلام ئەری وەڵی ڕێکلام گەلەگەلەوەی زۆرە بێتامە جاری وە هەیە کەناڵی تەماشا فیلمەش دەکەین مەسەرەن لەبیرە چی کە تەماشا فیلمەکەت کردی ئەوەندە ڕێکلامە هەیە ینی مەبەستم لەوەی پرسیاری ئەوت کردووە من پارە دەدەم بۆ ڕێکلام دەکرێت لەناو فیلمێک دەمێ هەموو تەماشاکەم ئەو ڕێکلامەمانێت چێت ئەو ڕێکلامە لە بازرگانی خۆتیان لەو بەرچی خۆتیان یانی ڕازینی لەسەر دەبێ ڕێکلامەکە کەم کرێت تۆ مادەم پارە دەدەی نابێ ڕێکلام بکرێت ئەمە پارەمدا ئەوە دەبتە مافی منەوە کەناڵە نابێ ڕێکلام بکەوە ئێستا تو زۆربەی کەناڵەکە ئێستا بەس تۆپی پێ سیر دەکەم ڕێکلام تێدانێ بە هیچ نەوەچ ئەوش کە نێوانەکەیتی چارێکەکە چارەکەم سێری ناکەم لەوەی فیلم سیر نەکەین یان شتێک سیر نەکەی لە بەڕۆدی ئەم لە ئینتەرنێت تەماشای فیلمە شتێک بکەم ئەوشە کەناڵ ناخۆیەکان ناکەم ناکەم چگە هەمووی باسی ماستە زاهیە کۆمپانیای برین بازرگانەکان هەمووی ئەوەیە دەڵێن ئەوەندە قەناتە وەردەگرێت لە خزمەت گوزاری و تەلەڤیزیۆن شەریکانە ڕازی زەتولۆنەوەی ناپرسی چێ هەیە ڕقابەیان بکە کار ڕقابە لەسەر گلەی چێ لەو شەریکانە ئێستا هەندێک کەناڵێ ئارمەکە لێدا وەریش ناگری ئارمی لێدا وەرناگریتە مەسەلەن ئەتو خەزم دەکەی 120 کەناڵ یان 115 بەڵام لە عینەکان هەفتا کەناڵیش وەرناگرێت ینی ئەو ڕیکلامەی ئەوان دەکەن ڕازگۆنین لەگە قسەیان هەر ڕیکلامەکان هەر بڕوان پێی نییە بڕوات پێی نییە نەخێ چکە ڕقابە لەسەر نیەوەش نەحەق نینە ڕقابە نییە تەبعاً ئێستا وەسفی چ دەکات ئەو هایە بۆندێ و دەرەجێ وایە بەس کە دەچی وان نییە لە عینەن قەنات خلاص دەبی قەنات شتکە لێ وەردەگرتەوە باسی برنجی دەکاوت زارە کە لێ دەپرسی لە قەناتێک شتکە دیسان مەتحی دەکات بەڵام لە ئەسڵ داوان نییە ینی کەوایە فێڵ لە خەڵک بێت تەبعاً فێرکردنە لە خەرە ئەوانش نەحەقیان نییە چکە ڕقابەیان لەسەر نییە ینی هەم ڕیکلامێک بە پارە بڵاو دەکەنەوە ڕاست نییە هەمیش تۆش پارە دەدەی هەمیش تۆ پارە دەدەیت و شتێک دێتە ناو ماڵەکەی تۆ لە ئەسڵدا ڕاست نی وانە تۆ دەڵی چی لەسەر کەناڵەکان ڕیکلامەکان بێزاری کردووی متمانەتە بێزاری ڕیکلامەکان زۆر بێزاری کردنە دوای لێ منافەسە هەیە لە بین ئایستار و میکس میدیا ئەوش خەتەرە بەس لە قازانجی هاوڵاتی نییە نەخێر لە قازانجی بۆ خەتەرە بۆ میدە بۆ میسە میکس میدیام کڕیوە ئایستارەکان حەزی تەماشای ئایستارەکەم تێدا نییە ئایستارەکان دەکەن بەرنامەکەی و تێدا نییە ینی لێرە شەریکەکان هەر یەکە بە ویستی خۆی قەناتدادن ناچاری تۆ چەند شەریکەیەک بکڕی جیازی چەند شەریکەیەک بۆی لە ماڵ ئینسان پڕداتەوە سەتەلایتەکان باشە بە سەتەلایت هەندە شتەیە لە بۆ عایلی دەست نادا نەخۆ سەتەلایت بەکاربیێنی باش. باشە کام جیاز باشە کام خراپە پەخشەکان تۆ ڕازی لێ وەڵی برم باشی و خراپی هەر سێشەوە چیەکەن هەر ئەمویان ینی باشە تێدا نییە هەمووی برێ ئاتل دەبێ ئەو ئەفدەزارێکە ئاتل دەبێت چا نابیتێ چی لێ تێدەگەی تۆ لەو بازارە چی لێ دەگەی پێ دوایە شتێکی باشنەوە ئەمێرانە خزمەتی هاوڵاتیانی تێدایان سەرێشی لە بۆ هاوڵاتی سەرێشە زیاترە خاصن لە بۆ فەقیری توانای نییە بکڕێتن زامەتە ینی فەقیرەکان زەرن بۆ زۆری زەر ئەوەلیەوە ئەوان هەرچەند توجارەتەکە دەکرێتنەوە لا یانی توجارەتەوە ئەو توجارەت خزمەت گوزاری نییە بۆ خۆ نەخێ ئەگە خزمەت گوزاری بدەبێەوە کابرا بەدا سەر بێ ئەم پاسە سەر ئەو کاکە خزمەت گوزاریەکە باشەوە ئامێرانە چەند جار ئەبدەیتی دەوێتەوە هەر جارێک گۆرە دەوی بێتەوە یانی چەند جار ینی لە 6 مانچی ئەو دەڵێ 6 شەر نییە جاروێ 6 مانگ نییە جاروێ 2 مانگە جاروێ مانگەکە جاروێ دیسان دەوی بیتەوە شەر نییە کا دەوەرە بزانم هەر قسەیە دەیکەیان بە مانگە جارێک ئەبدێتی وەرە حەز دەکەیت هەلە پێش زانە خەرک بودی بەڵام خاوە شەریکە دەڵێ 6 مانگە یەک مانگ جارێک ئەبدێتی دەوێت ئێوە هاوڵاتی ماندوو نابێ ڕۆژ ئەم ڕۆژ تۆ دەڵێ ئێستاکانە لێرکانە ئێژدی بۆکسە هایستارە ماکس میدیایە ماکس میدیا قسمە قەناتە چ علیس کردیا هایستارە قسمە قەناتە چ علیس کردیا ئێژدی بۆکسە قسمە قەناتە چ علیس کردیا ئەو خەڵکە نازانی چ زیادە چ بکری دێتە بازاری هەموو کەناڵەکان نەشێریەک نینە ئێستاکانەوەرە هایستاری لێدا قسمە کەناڵە شتێدایە لە ماکس میدیای دانیە بڕۆ ماکسمی ئێژدی بۆکسی لێدا قسمە قەنات سەریان لەو خەڵکی شێوە بەڵێ سەریان لەو خەڵکی شێوەندە ئاپدێتەکەش سەرڕایە ئاپدێتەکەش سەرڕایە خاکان ڕەنکان
لە میکزمیە لە ئایستاریدانە ئەنە بوونە دوو بەش ئایستار قسمە خەناتەکی هەیە وەکو کەناڵەکانی خۆی کابرا دێ تۆ پێم بڵێ ئەمە بە سەرپەرشتی حکوومەتە یانیش هەر بۆ خۆیان بە خوددا زە من نازانم ئەو شەریکاتە سێ کۆمپانیا هایستارە ماکس میدیا ئێشدی بۆکسە لەو بازاڕی کێوە چەند کەناڵ وەردەگری سەد و چەند کەناڵە محەممەد چ گرنتێکم ببەمەوە ماڵێ ئەو 125 کەم سەی وەربگرن چ گرن ئەمە گرنتی دەدەمێت ئەگەر هاتەوە کەمتر بۆ چی لێ دەدەیت تاویزی دەدەیت هیچ تاویزی نادەمێت ئەلێرە لۆی هەموو فعاز دەکەم بە ئی خۆمان 124ش بووبانە بە هەتا چەنە تا 6 مانجی نا ئەوە هەر بە بەلاشە بەبێ کارتە بۆ کارتی نییە بە بەلاشە سەحابێ بە بەلاش کردیە بۆ ئێوە ئیسوادەی زیاتر لە خەرکەیدی هەندێک شەریکە بە پارەیەوە بە بەلاش کات بەلاشە بەبێ بەرامبەر لە هەمووشتان بەسی و تقریبا بە 39,000 بەبێ بەرامبەر هەم کەناڵەکیش دینی و چ مشکیلەشی ناوانی دیکە کارتیان هەیە لەبەر ئەوەی نافرۆشەوەی دیکە پێشتر باس دەوە دەکرا یعنی خەڵکێکی زۆر دەڵێ هەموو کەناڵەکان فری بوو بەلاش بوو سەر ئێشەمان کەمتر بوو ئێستا چەند کۆمپانیایەک هاتوون بە ناوی ئەوەی کە پەخشی کەناڵەکان بە ئاسانی دەگەینن بە ماڵەکان پارەیەکی زۆر وەردەگرن بۆچی ئەو پرۆژەتان دروست چ وای لێکردن کە دروستیکەن بڵێ ئەمە کێ هاتینە بازار کاتێک دیتمان هەندێک کۆمپانیا دروست بوون لە بازار استقلالی ئەو وەزعیان کرد پارەی زۆریان لە خەڵکەکە وەردەگرت هەستمان یعنی کۆمپانیا ئایستار میدیامان دروست کرد بوو ئەوەی مفا و استیفادە بە خەڵکی کوردستان بگەینین ئەو استقلالە نەمینە لەنا ئەو بازار بە شێوەیەک ئەگەر بۆمی ڕوون بکەیتەوە چکار کۆمپانیایەک بازدەوە دەکات دەڵێ من لە خزمەتی خەڵکم خزمەت ئەخر بە بەڵگەوە پێ دەڵێن یەکەم شێت ئەو پارێ ئەو نرخی کە پێش ئەوەی کۆمپانیا ئایستار دابمەزرێ لەگەری ئێستا یعنی ئەگە مقارنە بکەیت دەکات نیوە کەمترە ئەمە پێشتر چەند ئێستا چەند پێشتر کۆمپانیا هەبوو بە 95,000 جیازی دەدا بۆ 6 مانگ بوو 1 مانگ بۆ 1 مانگ یان بوو 3 مانگ زیاتر نەبوو یعنی 1 مانگ 2 3 مانگ ئەو پەڕی 3 مانگ زیاتر نەبوو ئێستا ئێوە چەند وەردەگرن ئێستا بە پێی زانیاری ئێمە بۆ 6 مانگ 39,000 تا 37,000 ئەمە سیستەممان هەتا ئێستا فریە 1 دینار لە خەڵک وەڵناگرێت جیازیشمان بە 39,000 دینارە زیاتر نییە یعنی ئەوەی ئەمن تێبگەم بەڵێ ئەو پارەی کێوە وەردەگرن بەڵێ بۆ تەنها پارەی جیاز و مەسروفاتی یعنی سەرەتایی کۆمپانەکەمانە هیچ قازانجاتمانە لەو شەریکێ بۆ کار دەکەن ئەمە کار دەکەن بوو داهاتوو کار دەکەن لە بوو یعنی مفاەکیان استیفادێک بە خەڵکی کوردستان بگەینن لەوانەیە لە داهاتوو لە پاش 5 ساڵی 10 ساڵی هەندێک استیفادە بکەن ئەگەر یعنی ئەرکی سەرەکیمان ئەوەیە استیفادا بە خەڵکی کوردستان بگەینین سیستەمەکی نوێ ببینین و ئەو استیغلالیە لەناو بازاری هەرێمی کوردستاندا کە دیتمان نهێڵین. لە سەرەتادا ئەوە بزانین پێشتر پەخشی کەناڵەکان بە فریدا هاتە ماڵەکان ئێستا چوای کرد ئێوە ڕێگا بە کۆمپانیاکان بدەن و هەر کۆمپانیایەکیش بڕێک پارە لە بەرامبەرەوە پەخشانە وەربگرێت. خۆی ئەو کەناڵانی بڵێ ئەو کۆمپانیا وەکو میکس میدیا و ئایستار و HD بۆکس ئەوانە ئەهلین بڵین کەتی تایبەتەن. ئێمەش بۆ ئەوەی بێتە پرۆژێکی نیشتیمانی کەوا بتوانین هەموو کەناڵەکان ڕێک بخەین لە چەند کۆمپانیایەکە ئەو کەناڵانە هاتنە پێشەوە کە ئەو ئیشیانتیاکرد لەو پێشش بە تێست کردویان بەڵام لەگەڵ ئەوەیە کە ئەو کەناڵانە کە کراون ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری حکوومەت یاریمی کوردستان ئەتوانین زیاتر کۆنتترۆلی کەناڵەکان بکەین بۆ چونکە توانین هەر هەڵ کۆمپانیایەک کۆمەڵێک کەناڵێن لای ئێمەش لە ڕێگە ئەو کۆمپانیان ئەتوانین کۆمەڵێ ڕێنمایی دەربکەین یا کۆمەڵێ کاریان پێ بکەین کەوا بتوان لەژێر کۆنتترۆلی ئێمە دەرناچن بۆی ئێمە ئەتوانین هەمە نووسراوی ئاگاداریانکەینەوە لە ڕێ ئەو کۆمپانیانە ئەوانیش کاردانی زیاتر چاودێریکردنی سەر کەناڵەکە بەڵێ ئەوان زیاتر ئەوان مەخسوول لە هەر کەناڵێک ئەگەر بێت و ژنگەی لەوەی ئەو درامەکان یا فلیمەکان یا هەر کارێکیکە بێ بەرنامێ بێ لەگەڵ ژنگەی خێزان نەگونجێ یەکسەر ئێمە ئاگاداریانەکەن پیان ڕائگرین ئەوەتان کردووە؟ باڵێ کردومانە باش ئێوە دەڵێن چاودێریمان هەیە باڵێ
بەڵام خەڵکێکی زۆر گلەیی دەکات ڕێکلامەکان بەشێکی ڕێکلامی ناتەندروستن و زۆر جار دەڵێن دڕامای وە بڵاو دەکرێتەوە لەگەڵ کلتوری ئێمەش نابوو. بەڵێ ڕاستە خۆی بۆ ڕێکلامەکان لەوانێت ڕاستیشکان کۆ ئێمە لەبەرەوەی وەکو خۆمان کە ئاگادارین کۆمەڵی ڕێکلام کرا لە ڕووی تەندروستی و ئێمە ڕامانگرتن ئەو کەناڵ ئەو ڕێکلامانە مەسەن لەسەر سابوون کرا ڕامانگرتن لەسەر کۆمەڵێ خواردن و ئەو شتانی کە هاتوون لە وڵاتەکانی دەوروبەرەوە کە زانیمان بۆ تەندروستی خەڵک خراپە ئەوانش هەر لە ڕێی کۆمپانیای مکزمیە ئاستار و ئێجدی بۆکس ڕامانگرتوون بەڵام ئێمە ئومێدین ئەوەی کەم کابینی نوێی حکوومەتی یاریمی کوردستان و لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری تەنسیقن بۆی بتوان یاسایەکی ڕاگەیاندن ئێمە کاکە یاسایەکمان نییە تایبەتی بە ڕاگەیاندن هەمانە ڕۆژنامەگەری پێنج بەڵێ گرفتێکی گەورەیە ئێمە ناتوانین ئەگەر یاسامان نەبێ ئێمە چۆن دەتوانین ئەو کەسانە بێنە بەردەم یاسا تەنها ڕێنماییمان هەیە ڕێنماییش ئەوی دیارە هەر کەسێک کاتە شیر بە خەڵک بکات و یا ناوزڕاندن هەبێ و ماوەی هەفتەی ئەگە دووباری کردو بێتە مانگی ئەگەر سێباری کردو ئەوە داوەدا ئاقرێ و هەروە کۆمەڵی ڕێنمایی کەشمان هەیە کە لە بۆ نیشتیمانیەکان هەموو ئاڵا و لۆگەکانیان یەک بێت و ینی کۆمەڵی شتی کە هەیە ئێمە ڕێنمایی ئێمە پێویستە هەنووکەیە پەرلەمان بەڵێ ئێمە ئەوەی کە فەراغی دروست کرد بێ لەم کوردستانە خەتای وەزارەتی ڕۆشنبیری نییە بەڵکو تاوان خەتاکە خەتای ئەو یاسایە کە دەرنەکراوە تا ئێستا ڕاگەیان نەکات. باشە سەبارەت بە نرخی خزمەت گوزاریەکان کۆمپانیا هەیە ساڵێکە فری خزمەت گوزاری پێشکەش دەکات تەنیا پارەی ئامێرەکە ینی هاوڵاتی دەدا کۆمپانیا شەیە پارەی ئامێر و کارتێکیش دەداتن ینی ئەم جیاوازێت چێ لەو نرخان خۆی لە بینی دوو کۆکوتم کۆمپانیای ئایستار و لەگەڵ میکس میدیایە ئایستار زیاتر بە DVB-T2 وەنیش ئیشەکە بەڵام میکس میدیا تەنها بە DVB-T تو ئیشەکات بۆ چونکە لەبەری زیاتر تووەکە کۆنتڕۆل کۆدی لەسرە بەڵام وەی وەنەکە کۆدی لەسەر نیە وەتوانێت ئایستاریش بە هەردووکیان ئیش ئەکا بەڵام کاتێکە ئیشی کرد بۆ ئەوەی زیاتر بازار بۆ خۆی دروست بکە من ناڵەوە چەند ڕکلام نییە بۆە توانی ماوەیەکی زۆر تا ئێسش لە هزار بە فریەکە ئیشەکات بەڵام هەمان کارێت بە تۆکیش ئیشەکە کۆدی لەسەر و ئەتوانێت هەم کارتەکانیان پێفرەوە هەم جیازەکەش ئێوە لە دیاریکردنی نرخ ڕاتان هەیە؟ ئێمە بەڵێ کاتێککە ئەو نرخە مناڵن کە پێش ئەوی کە من بێم بۆ ئێرا ئەو نرخانە دانرا بوو طبعا بە ئیتیفاقی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی گەیاندن ئەو نرخانە دانراوە بۆی بۆ دەبەرێ بۆ ڕۆژی 100 دینارەکە بڵێن ئەو گینا بەکات مانگی 30,000 دینارەکە کە 30,000 دینارەکە ماساڵان ئەکاتە 36,000 دینار ئەو 36,000 دینارە مامەلەقێکی زۆر کەم بۆ هەوڵاتنی ئەگەر حسابیکەن ڕۆژانەی خۆمان کارتی مۆبایلەکردن کارتی ئەتەرنێتەکەن ئەگەر بە ماگانە بە حسابیکەن پارێکی زۆر ئەکا بەڵام 36,000 دینار پارێکی نۆرماڵە بۆ هەوڵاتیان باشە بەڵام جیاوازی لە نرخێ یەکە بڵین $10 وەردەگری هەیە $20 نه ئەوە تەنها جیهازەکان ئەگەر بفرۆشێتەوە بە خەڵک کە بەو نرخەیە بەڵام بۆ مۆزوعی ساڵانە 36,000 دینار لەوە زیاتر نییە جیهازەکان بەڵام ئەوە کۆمپانیاکە خۆی چۆنەی فرۆشێ و جیهازی خۆیەتی. جیاوازی نرخی کۆمپانیەکانی تایبەت بە پەخشی کەناڵەکانی ناوەخۆ یەکێک لە گلەیەکانی هاوڵاتیان بووە. گلەیی دیکەی هاوڵاتیانیش سەبارەت بە نرخی ئەو کۆمپانیایە و کوالیتی ئەو کەناڵانەیە کە زۆر جار ڕێکلام و بەرنامەی نامە و نەگونجاو پێشکەش دەکەن. وەزارەتی ڕۆشنبیریش هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتی بەم بوارە نییە. داوا دەکەن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە پەرلەمانی کوردستان بە زووترین کات یاسایەک دەربکات بە پێچەوانەوە کێشەکان هەر درێژەی دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.